ئەوڕۆ لێرە کۆبووینێتەوە بۆ ئەوەی دەنجی خۆمان بخەینە پاڵ دەنجی خەڵکی تێکۆشەر و شۆڕژدێڕی شاری مەهاباد کە هەستان زۆر قارەمانانە بۆ ئەو جنایەتەی کە عاملانی جەمهوری ئیسلامی و بەکرێگیراوان بۆ کچە قارەمان و شۆڕژدێڕی کورد کە ویستبوویان تەجاوزی پێ بکەن ئەم ئێمە لێرە کۆبوونێتەوە کا پشتیوانی خۆمان دەربڕین بە ئەو مەبەستە و داوا بکەین لە خەڵک کە هەموو خەڵکی کوردستان پشتیوانی خەڵکی شاری مەهاباد ببن. ئەمە یەکەمین جار نییە کە جمهوری ئیسلامی و عاملانی جمهوری ئیسلامی ئەو جنایەتانە ئەنجام دەدەن. شتیوا لە ڕابردووشدا بووە، خەڵک لە ڕابردووشدا تێکۆشانی وایان کردووە بەرعەلەیهی جنایەتکارانی جمهوری ئیسلامی وەستاونەتەوە. حرەکەتێکی زۆر شایان بوو کە خەڵکی مەهاباد ئەنجامیان دا. هیوادارین لە باقی شارەکانی دیکەی کوردستانیش پشتگیری ئەو تێکۆشانە بکرێت بۆ ئەوەی جمهوری ئیسلامی و کاربەدەستانی جمهوری ئیسلامی و چڵکاوخۆرانی جمهوری ئیسلامی نەتوانن جارێکی دیکە وا بە ئاسانی بتوانن لە داوێنی ژنانی کورد و کچانی کورد ڕۆبێن و حەولی هەمتو تەجاوز و دەستدرێژێک بکەن بۆ سەر کچانی کوردستان. بەداخەوە جارێکی تر کۆبووینەوە بۆ مەحکومکردنی کارەساتێکی دیکە کە بەدەستی کاربەدەستانی کۆماری ئیسلامی و یا هەر نەبێ بەڕێنوێنی ئەوان لە شاری مەهاباد پێشات هاتین لێرە کۆبووینەوە بۆ پشتیوانی لە خەڵکی قارەمان و ڕاپەڕێوی مەهاباد. ئێمە هەرکی سەرشانمانە وەکو تاکی کورد لە هەر کوێیەکی ئەم دنیا هێن پشتیوانی بکەین لە خەڵکی ڕاپەڕێوی کوردستان و بەتایبەت شاری مەهاباد. ئێمە پشتیوانتانین هەمیشە بۆ مەحکومکردنی کۆماری ئیسلامی و بڕینی دەستی چڵکاوخۆرانی کۆماری ئیسلامی بۆ سەر ناموس و کەرامەتی خەڵکەکەمان. جارێکی تر پشتیوانی خۆمان لە خەڵکی ڕاپەڕێ و زامداری مەهاباد دەرەبڕین. سپاس. ئەمڕۆ هەشتی مای ساڵی 2015 لە برۆنز پارکن لە شاری یۆتۆبۆری ئەحزابی سیاسی ڕۆژهەڵاتی کوردستانی ئێران ئەمڕۆ لێرە کۆبوونەتەوە بۆ پشتیوانی لە گەلەکەمان لە ڕۆژهەڵاتی کوردستان و هەروەها لە خەڵکی شاری مەهاباد، شاری پێشەوا قازی محەممەد کە هاتنە سەر خیابان و تۆڵەی ئەو کچە بە شەرەفەی کە نەیویست شەرەفی خۆی بداتە بەدەست مەمورانی ئەتلاعاتی کۆماری ئیسلامی ئێران و ناچار بوو لە تەبەقەی چواری هۆتل تارای شاری مەهاباددا خۆی بخاتە خوارەوە لە بەرەوەی ناموسی خۆی، ناموسی کوردایەتی بپارێزێت. ئێمە ئەمڕۆ لێرە بە هەموو خەڵکی کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەڵین ئێمە لەگەڵتانین، ئێمە پشتی ئێوەین و ئێوە هەر کارێکتان بکەن و ئێوە کاتێک کە دێنە سەر خیابانەکان بڕواتان هەبێ کە ئێمەش لە دەروێ وڵات لەگەڵ ئێوەدا ئەبین و هیوادارین کە ئەو کارێک کە گردووتانە، ئەو چالاکیانەی کە لەسەر خیابانەکانە ئەنجامتانداوە هەروەها پیشانتانداوە کە پشتی کۆماری ترۆر و کۆماری ئەدامی ئیسلامیتان بەدەرز دەرهێنا و مەجبور وەکە لە شارەکانی ترەوە هێز و نیرو بێنێ بۆ سەرکوتی ئێوە. بەڵام وا دیارە کە خەڵکی کوردستانی ڕۆژهەڵات قەت کۆڵ نادات و لەگەڵ ئەو کۆمارە تۆریستیە بەرەنگار ئەبێتەوە. هەروەها پیشانیان تانداوە لەم چەند ڕۆژەدا بەڕاستی ئێوە تێکۆشانتان بەردەوامە و ڕۆی هەموو کورد و کوردایەکیشتان سپی کردوێتەوە. هیوادارین کە سەرکەوتوو بن لە مافەکانتاندا کە داوای مافی حەقی خۆتان و گەلەکەتان دەکەن لە کۆماری سێدارە و هەروەها بزانن لە هەر شوێنێک بن و ئێمەش لە هەر شوێنێک بین لە سەراسەری دنیادا پشتیوانی خۆمان لە چالاکیەکانی مەدەنی ئێوە یاعلامەکەین. زۆر سپاس. من وەکو کوردێکی شاری یۆتۆبۆری پشتیوانی خۆم ڕاگەیەنم بە هەموو کوردستان کە ئێمە کۆبوونێتەوە لێرە پشتیوانی خۆمان لە شاری مەهاباد ڕاگەیەنین بۆ ئەو بەڕێزانەی کە لە مەهاباد کۆبوونەوە ناڕازیەتی خۆیان دەربڕی. ئێمە ئیش بەش بە حاڵی خۆمان پشتیوانی خۆمان بە ئاراستەی هەموو کوردستان ئەگەیەنین. ئەویشە ئەڵێم کە ئێرە ئیسفەهان نییە، ئێرە مەهاباد ئیسفەهان نییە. ئێمە بەردەوامین. هیوادارم هەموو کوردێک
بەردەوام بێت لە خۆپیشاندان و لە ناڕازایەتی دەربڕین دش بە کۆماری سەدارە. زۆر بەداخن ئەوڕۆ بە تایبەت بەسەرەوە کە جاری تر ڕژیمی جمهوری ئیسلامی ڕووی خۆی نیشاندا و جنایەتکارەکانی خۆی نۆچەخۆرەکانی خۆی چۆن تەعەدا چۆن تەجاوز بۆ حەق ئینسانی ژنێک دەکەن. ئێستا لە هەر سمەتێک لە هەر جەیەکدا بێن. ئەوڕۆ ئێمە لێرە جەم بوون بە خاتری هاوداردی لەگەڵ ئەو کەسانە کە لە مەهاباد لەو سەرمایە لە ئەو حاڵەتی خەفەقانە هاتوونە دەرۆ ئەزهار هاوداردی بکەین. هەرچەند ئێدەکەمان ئێستێکەمە بە خاترێکە زۆر ئەکیوت ئێمە زۆر ئورژانس هاتیونە دەرۆ هیوادارین جاری تر زیاتر و زیاتر بن. با بزانین ئێمە لێرە دانیشتن بێدەنگ نین، بێ ئەهەمیەت نین، بێ ئەوە کە ئەیشی ئەوانە بمان نەگاتۆ ناتوانین ڕاوەستین. ئەمە هاوداردی ئێلام دەکەین هیوادارن سەرکەوتبی ئەم هەرەکەتی بی بە ڕۆخانی ڕژیمی جمهوری ئیسلامی لە ئێران بە تەواوی ئازادی بە هەموو گەلی ئازادوخوازی ئێران هیوای بە ئەو ڕۆژە دەکەم. من لەلایەنی کۆمەڵی جنانی کورد لێ وەسرەیە تەلان قساکەم. سپاس. بەداخەوە لە دوور وڵاتەوە خەبەرداری ئەوەی بوون کە مەرجێکی نابەوەخێت و نەخوازرا و بۆ کچێکی کوردی مەهابادی لە هۆتێل تارا پێشات. هەر بوو بوونەوە پرسە و سەرخۆشی خۆمان بۆ ماڵە بنەماڵەی ئەو ئازیزی و خۆشەویستی لە دەستچۆ و هەروەها خەڵکی مەهاباد ڕادگەین و هاودەردی خۆمان هەر بوو بوونەشەوە کۆمەڵێک لە دانیشتوانەی کوردی شاری یەتۆبۆری لە مەیدانی شار کۆبوونەوە و ناڕەزایەتی خۆیان نسبەت بە کردەوەی ڕژیم بە هەموو حرەکەتەکانی ڕابردوویان و هەروەها نسبەت بێتەفاوت بوونی بە ئەو مەسئلە لە هاست بکوژ یا بکوژانی ئەو مەسئلەوە پێکەنانی ئەو مەسەلە دەردەبڕن. ئومێدەوارم ڕێژیم عواملی ڕژیم زیاتر بەخۆبێنەوە و دەست لەو هەموو جنایەتانە هەڵبگرن ئاکامی هەر گۆنە خیانەتێک بە میلەت نەهایەتەن ئەوە دەبێت کە ڕۆژێک ئەوانە و ئەو جوورە عوامل و یانە بکەونە بەرپرسینەوە و لێپرسینەوە. بەڕێزان خۆشەویستان لێرە کۆبووینەوە بۆی کە ئیدانەی غەدرێکی مێژووی بکەین کە لە گەنجێکی شاری پێشەوای مازن پێشەوە قازی محەممەد کراو لەو نێوەدا کچێکی ناسکۆڵەی کورد بە نێوی فەرێناس جیاین لەدەستە. ئێمە وەکو کۆمیتەی حزبی دیموکراتی کوردستان لە شاری یەتۆبۆری وێڕای مەحکومکردنی ئەو غەدرە گەورەیە چاوەڕوانیمان لە کۆمەڵانی هەراوی خەڵکی کوردستان بە تایبەتی ڕۆژهەڵات ئەوەیە کە بەسەر ئەو غەدرە مێژوێدا باز نەدەن ئیجازە نەدەن چی دیکە دوژمنانی میلەتەکەمان ئەو کەسانەی کە خەریکن بە چاوسوورکردنەوە خەڵکەکەمان ترسێنن مەیدان بکەن بە مەیدانی تەڕاتێنی خۆیان و بیان هەوێ ڕۆڵەکانی کورد چاوترسێن بکەن. دەستخۆشی لەو کەسان دەکەین کە لەو ڕاپەڕینە جەماوەریدا بەشداریان کرد چاوەڕوانی ئەومان لێ هەیە کە شارەکانی دیکە بە پشتیوانی شاری سابلاغی خۆشەویست مەهابادی خۆڕاگر بێنە مەیدان و ڕۆڵەکانی گەلەکەمان لە مەهاباد بە تەنێ مەهێڵنەوە. بە ئیزن نەدەین قەتڵی فەریناز و فەرینازەکان دووپات بێتەوە و دوشمنانی گەلی کوردمان چی دیکە توانای ئەویان نەبێ لە حاست بربەرەکانی و مقاومەتی خەڵکەماندا ڕابوەستن و خۆراگری نیشاندن. جاریشکەش سپاس بۆ ئێوە کە ئەو مەجالەتاندا بە من پشتیوانی خۆمان پێشکەش دەکەین جاریشکەش و هیوادارین ئەوە ئاخرین خەمی شاری پێشەوای بێت. لێرە لە هەندەرانەوە
خۆمان بە شەریکی ئەو خەمە گەورەی شاری مەهاباد و هەموو شارەکان ڕۆژهەڵاتی کوردستان دەزانین ئەوە جاری یەکەم نییە لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە هەموو کوردستان دوژمنان و نەیارانی کورد ئەو کارەساتە تووشی نەتەوەکەمان دەکەن و بەڵام یەکش زۆر گرینگە پشتگیری و هاودەنگی و یەکگرتووی هەموو نەتەوەکەمان لەو بوارەدا دەبی هەموو یەک بگرین و دوژمن بە چۆک دابێنین. جارێکی دیکە لێرەوە ڕۆڵەکانی ڕۆژهەڵاتی کوردستان سپاس و دەکەم دەستی برایەتی و دەستی خوشکانمان دەکوشین و هیوادارم بەسەر دوژمنانماندا زاڵ بین و جارێکی دیکەش سەرکەوتن ئاواتە خوازم بۆتان. بەداخ و پەژارەیەکی زۆرەوە زۆر پێی نیگەران بووین ئەو خونچە گوڵا کەوا بەدەستی کاربەدەستانی ڕژێمە بۆگەنەکەی ئێران کە هەردەم هەمیشە بەکردەوە سەلماندویانە کە دژی گەلی کوردن تەنانەت هەوڵی ئەوە ئەدەن کە لە ڕێگای ڕەوش نزمیەوە کارەسات بخڵقێنن بەرامبەر بەم گەلە کۆڵنەدەرەی ئێمە. بەڵام ئێمە من دیارە وەکو کوردێکی باشووری کوردستان هیوادارم ڕۆڵەکانی گەلەکەمان تۆڵە سندنەوەیان بەلاوە وەکو ئاهەنگجێڕان بێت هەر وەکو تا ئەمڕۆژ سەلماندوومانە بۆ بەرگریکردن لە کەرامەت و شەرەفی نەتەوەکەمان بۆ ئامادەبوونی گیان بەختکردن لە پێناوی مافی ئازادی و سەربەخۆی نەتەوەکەمان خاوەنی گیان و ماڵ و سەر و سامان نین بە هیچ جۆرێک. بۆیە دوشمنانی کورد داگیرکەرانی کوردستان ئەبێ ئەوە باش بزانن هەر کردارێکی ناڕەوا بەرامبەر بەو گەلەی کە ئێمە ئەیکەن بنزین ئەکەن بەسەر ئاگردا ئەگەر سەیری مێژوو بکەن هەر سەیری درندەکەی عێراق بکەن کە ئەنجامەکەی چی بەسەر هات و پێشکەوتنی باشووری کوردستانیش لە چه ئاستێکدایە. بۆیە ئێمە لێرەوە پڕبەدڵ سەرخۆشی خۆمان ڕاگەێنن بۆ خانەوادەی ئەو گوڵە ڕەوش بەرزە نیگەرانی خۆمان ڕاگەێنین بەرامبەر بە برەندارکردنی ئەو هەموو ڕۆڵە ئازا و نەبەردانە. بەڵام لە هەمان کاتیشدا سەربەرزین شانازی ئەەکەین بەوەی کە خانمێکی کورد لەو تەمەنەیە لە پێناوی پارێزگاریکردن لە شەرەفی خۆی توانی گیان بەخت بکە. ئەوە بەڵگەیەکی زیندووە بۆ هەموو ڕۆڵەیەکی کورد کە ئێمە ئەتوانین هەموو وەخت لە پێناوی شەرەف و کەرامەتی نەتەوایەتی و کەسایەتی خۆماندا گیانمان بەخت بکەین نەک تەنها ماڵ. ئیتر هیوادارین دوشمنان بە جوانی لەوە بگەن کە ناتوان لە بەربەرگانیکردنی گەلی کورد بە هیچ جۆرێک چۆک بە نەتەوەی کورددا بدەن. نەتەوەی کورد ئەگەر بێت و ناڕەوایەتی زلهێزەکانی جیهان نەبێت داگیرکەرانی کوردستان دەرفەڕاندنی داگیرکەرانی کوردستانیان زۆر بەلاوە ئاساییە. بەڵام بەداخەوە ئەو ڕۆژگارەش دیارە هەروە نامێنێت بەرژەوەندی زلهێزەکان بەو شێوازە نامێنێتەوە تاوەکو بتوانن داگیرکەرانی کوردستان تراتانێ بکەن بەسەر زگی ماڵ و خاکەکەماندا. بۆیە هیوادارین داواکارین لێزدانی مەزن کە ئارامی ببەخشێ بە کەس و کار و خانەوادەی ئەو جوانە مەرگا. هیوادارین بریندارەکان بە زووترین کات ساڕێژی برینەکانن ببێت. هیوادارین یەکگرتووی و یەکڕێزی و یەک هەڵوێستی گەلی کورد ڕۆژ بە ڕۆژ زیاتر پەرە بسێنێت و هەر وەکو بینیمان لە مەهاباتی ئاگر و خوێن لە مەهاباتی پێشەوای نەمر قازی سەرۆکۆماری یەکەمی کوردستان بەڕاستی جێگای سەربەرزی هەموو کوردێک بوو کە ئەو هەڵوێستە مەردانەیان نیشاندا هیوای سەرکەوتنی یەکجارەکی بۆ گەلەکەمان مردن و ڕوڕەشی بۆ دوشمنانی کورد و کوردستان. ئەمڕۆ ڕەوەندی کوردی لە شاری یۆتەبۆری لە وڵاتی سوید کۆبووینەتەوە لێرەدا بۆ ئەوەی ناڕازایی خۆمان دەرببڕین بەرامبەر ئەو کارەسەتا جەرگبڕێی کە لە شاری مەهاباتی خۆشەویستان ڕوویداوە کە تایە ئەو خانمە بەڕێزە خەرمی فەریناستایە گیانی لەدەستداوە
کۆبنەوەی ئێمەش بۆ ئەوەیە کەوا جارێکی تر جانی ئەو بەڕێزە بێتە سومبلێک بۆ ئازادی دژی جمهوری ئیسلامی داگیرکەری سەرکوردگەر فەریناز بە گیانی فەریناز وەکو محەممەد بۆ عەزیزی لە تونسا بێتە کەڵپەیەکی ئاگەر بۆ خەڵکی کوردستان و تێگڕای میلەتانی ئێران دژی زۆرداری جمهوری ئیسلامی ئێران. زۆر سپاس. منیش بەش بە حاڵی خۆمەوە و ئەندامێکی کۆمەڵی ژنانی ڕۆژهەڵات ئەو کردەوە قێزەونەی کە لە شاری مەهاباد ڕوویداوە مەحکومی دەکەم و دەنگی خۆم دەخەمە پاڵدەنگی ناڕازیانی شاری مەهاباد و باقی شارەکانی دیکەش نابێ شاری مەهاباد بە تەنیا بهێڵنەوە دەبێت دەنگی خۆیان بخەنە پاڵدەنگی شاری مەهاباد و هەموو بەیەکەوە یەک دەنگ و یەک ڕێز دەنگی ناڕزایەتی خۆیان بە دەربڕن و ئەو کردەوەی شاری مەهاباد محکوم بکەن چەی شاری بێگومان ئەو کردەوەیە و کردەوەکانی دیکەش لە ژێرسایی کۆماری ئیسلامیدا بووە و دەنگی وە ژنان هەمیشە لە ژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا چاوساونەتەوە بە هەر شێوەیەک بوو بێەوە کردەوەش لەلایەن یەکێک لە مەئمورانەوە ئەنجام دراوە و ئێمە بە وەکو کۆمەڵی ژنانی ڕۆژهەڵات توانیومانە بە پێی توانات لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بە هەر شێوەیەک بووە ئەو کردەوەیەمان مەحکوم کردووە و بەردەوامیش دەبین سەر مەحکومکردنی و هیوادارم خەڵکی کوردستانی ڕۆژهەڵاتیش بێدەنگ نەبن بەرامبەر بەو کردەوانە و تا ئەو جێگای دەتوانن مەحکومی بکەن و دەنگی ناڕازی خۆیان دەرببڕن بەسە ئیترچی دیکە ژێردەستە بوون لە ژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامی دەبێ ئێمە ببینە دەنگ و هاواری ئەو دەنگە کراوانە و دەنگی ناڕزایەتی خۆمان دەرببڕین. بەداخەوە هەروەک ئاگادارن لە ڕۆژانی ڕابردوو لە شاری مەهاباد لە ڕۆژهەڵاتی کوردستان بەکرێگیراوەکانی حکوومەتی کۆماری ئیسلامی لە کردەوەیەکی دژە ئینسانی و دژە مرۆڤیدا بێحورمەتیان بە کاراکتر و شخصیەتی ژنی کورد کرد. چ وەک ژن چ وەک بەشێک لە کۆمەڵگای کوردەواری ئەم کردەوەیەکی قیزەون و کردەوەیەکی دژە ئینسانیە کە بە خۆشیەوە خەڵکی چاونەترس و خەڵکی وشیاری کوردستان لە شاری مەهاباد ئەم کردەوەیان بەرپرسدایەوە و ڕۆژی ڕابردوو ئاگری ڕق و کینەی خۆیان ڕژان بەسەر بەکرێگیراوانی ڕژیمدا و ئەو شوێنەی کە کچی کورد فەریناز خەسڕێوانی تێیدا گیانی وەخت کرد توانیان تۆڵی لێ بکەنەوە و هوتیلتارا بە ئاگر بکێشن. ئەمڕۆ لە ڕۆژهەڵاتی کوردستان هەموو خەڵکی کورد قەرارە لە سەعاتێکی تایبەتە بێنە سەر شەقام و ناڕەزایەتی خۆیان بەنسبەت ئەو کردەوەیە دەرببڕن. ئێمەش وەک کوردانی هەندەران وەک کوردانی دەرەوەی کوردستان ئەممان بارکی خۆمان زانی کە بین لێرە کۆبینەوە هەرچەند ڕادەی ئێمە ڕادەیەکی کەمە بەڵام ئەمە ئەرکێک بوو لەسەر شانی ئێمە کە کۆبینەوە و دەنگی خۆمان بخەینە پاڵ دەنگی گەلەکەمان لە ڕۆژهەڵاتی کوردستان. هیوادارم هەموو شارەکانی کوردستان یەک پارچە و یەک دەنگ بەهانای خەڵکی مەهابادەوە بچن و بەنسبەت ئەم کردەوە و کردەوەکانی حکوومەتی کۆماری ئیسلامی ناڕزایەتی خۆیان دەرببڕن و پیشان بدەن کوردستان وڵاتێکە کە چۆک بە داگیرکەردا نادات، وڵاتێکە کە خەڵکی لە مردن ناترسن، کەرامەت و هەیبەت و هەیمەنەی ژن وەکو کورد وەکو بەشێک لە کۆمەڵگای کوردەواری لە ئاستێکی زۆر بەرزدایە و هیچ کات داگیرکەری کوردستان ناتوانێ بێ حورمەتی بە کەرامەت و ئینسانی ژنی کورد بکات. هیوادارم کە لەم کاتە هەستیارەدا حەزبەکانی ڕۆژهەڵات بەبێ جیاوازی بیرۆڕا بەبێ ئەوەی کە خۆیان هەر کامیان خۆیان بە خاوەنی ئەم کردەوەیە بزانن بێنە مەیدان و یەک دەنگ و یەک ڕیز لە پێناو یەک بەرژەوەندی لە پێناو یەک ئامانجی تایبەتە خەوات بکەن و مدیریەتی ئەم سەرهەڵدانە بکەن بە هیوای سەرکەوتن.